زۆرن ئەو خوێندکارانی دەرچووی زانکۆ پەیمانگا پزیشکیەکان لەسەر ئاستی هەرێمی کوردستان، بەڵام کەمن ئەو فێرخوازانی بە شێوەیەکی کردداری بتوانن ئەو زانستە بەرجەستە بکەن و سوود بە خۆیان و چواردەور بگەێنن. لە ماوەی 18 مانگی ڕابردوودا زیاتر لە 3000 خوێندکار و دەرچووی زانکۆ پەیمانگاکانی بەشی تەندروستی پەیوەندیان بە بۆردی تەندروستی ناوەندی زانکۆ پەیمانگاکانی سەر بە ڕێکخراوی قوتابیانی کوردستان کردووە. چونکەوە خۆیان ئاماژەی پێدەکەن زانکۆ پەیمانگەکان تەنها لە ڕووی تیۆریەوە هاوکار بوو و وارە پراکتیکیەکەی وەک پێویست لە بەرچاو نەکردووە. بێگومان لەبەر زۆری خوێندکارەکاندا زانکۆکانە ئەوە نییە کە بتوانێت هەموو خوێندکارێک بتوانێت بە شێوەیەکی باش لایەنە پراکتیکەکەی ئەنجام داد، بەڵام لەم کۆرسانەیە مەجالێکی زۆر باشی هەیە بۆەوەی کە تۆ لایەنی پراکتیکەکەی تەمرینی زیاتری لێسەر بکەیت و هەروەها سەبارەت بە شاهادەکانیشان شاهادەکە زۆر سوودی بینی بۆ لایەنی CV و بەهێزکردنت لە بۆ وەرگرتن لەو شوێنانەی کە پەیوەندی بە بەشەکەتەوە هەیە. وەرەوە بە بەرنامە ئیش لەسەر فریاگوزاری سەرەتاییەکەن کە زەرورە جگە لە بەشە پزیشکیەکان هەموو تەواوی بەشەکانی تر و تەواوی مرۆڤەکانی تر فێری فریاگوزاری سەرەتایی بن بۆ ڕزگارکردنی ژیانی کەسێک، چونکە گرنگە کە ئێمە لە ژیانی ڕۆژانەمەدا خۆشەویستانمان زۆر جار هەیە بە کەسێک خواردنی پەڕیوەتە خورگەوە و بۆڕی هەوای گیرەوە گیانی لەدەستداوە. شارەزایەکی بواری دەنونیش نایشارێتەوە سەر ڕای پراوێزخستنی لایەنی زانستی لە ناوەندە ئەکادیمیەکان، پاشەکشە لە پێگەیاندنی پزیشک لە ڕووی دەرونیەوە بەڕوونی هەستی پێدەکرێت. خۆی لە ڕاستیە خوێندکاری بەشە پزیشکی و تەندروستیەکانێکە لە بابەتە هەرە گرنگەکان کە پێویستە فێری بن و بیزان و بیخوێن بریتە لە لایەنی دەرونی نەخۆش. ئێمە پێڵین دەروون ناسی نەخۆش پێویستە بزانە دەروون نەخۆش دەرونی چۆنە، ڕفتاری نەخۆش چییە، ڕۆڵبینی نەخۆشی چییە. ئەمە بابەتێکی هەرە گرنگە بەداخەوە بەشێکی زۆر لە کۆلێژە پزیشکیەکان لە مای ڕابردووە ئەوەندەی کە سیمینارات و بابەتم لەبەر سەر سایکۆلۆژیای نەخۆش وتۆتەوە بۆ نمونە لە کۆلێژی پزیشکی ددان کە کۆلێژێکی زۆر گرنگەوە بەشێکی زۆر لەوانەیە کە ئەچن کە گۆمەڵە کێشەی دەرونیان هەیە هیچ بابەتێکی دەرونی ناخوێنەوە بەشە پزیشکیەکانی تر. بۆردی تەندروستی ناوەندی زانکۆ پەیمانگاکانی سەر بە ڕێکخراوی قوتابیانی کوردستان بەهۆی بەشداریکردنی 200 خوێندکاری دیکە لە کورسی فێربوونی خزمەتگوزاریە سەرەتاییە پزیشکەکان خەڵات و بڕوانامەی دابەش کرد. خولەکە لەلایەنی زانستی و پراکتیکی و دەرونی و ئاینیەوە دەوترایەوە بە ئامانجی ئەوەی لە ئایندەدا ئەم خوێندکار و دەرچوانی ناوەندە پزیشکەکان خزمەتێکی بەرچاو بە کۆمەڵگە بکەن. خەڵاتەکە مۆری زانستی دکتۆر بەختیار تاڵەبانی لەسرە و لە ئایندەدا دەبێتە سیڤیەکی بەهێز بۆ ئەوەی لە ناوەندە فەرمیەکاندا ئەم دەرچوانە وەربگیرێن و ڕۆڵیان پێ بدرێت. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.